هنرمند کرد یه نافدار جوان حاجو بریا روداوی بانک لآلین سیاسیین روجاوای کردستان کر که ناکوکین خواه ادی بدند آلیه کی و هلوست خواه بکن یک هلوست. جوان حاجو به طایبتی جانا کسی و پیده دا خواست کر که دوان روژین گراندا جوان تی خواستن که خودی یک آرمانج بن. هر وها بانک لکردین اوروپا دروی کردستان جی کر کردین دیاسپورا که بیدنگ نمینن و بشتاری چالاکیان ببن. خوش کبرین هجاون دلال ندای کش بهنا روجاوای کردستانی است خواهم ور پیشکش بکم ایرو ملتی می کرد ورد روشه که پر خراب را جیانت که شارو پفشونا جلما جیبوی وی خاطرید و یکی دیگه که خورد یا کردستانیش بر روجاوای کردستانی چه به تایبەت پێدێ وەنکەسێت vê یەکێتیەکە خۆی خۆرد تفاقەکە خۆی بەهێز ئاوا بکەن بەرگۆ ئەم ڕۆژەکە پڕ حەساسە ژیانێتکن سەرکەفتن یای وڵاتی کورد بێ سەدی سەد یا دووە توازم vêژ وەژی بەرێژم ئنو کوردێ ئۆڕۆپا دوێ براسیل سەر پیابن بەرگۆ هەر نەشەڤە هەر نە دیموستراسیۆنا دەنگی خۆ بلند بکن الماڵێ خۆ نەڕوونن بەرگۆ ئەم ڕۆژەکە پڕ حەساس دەم ژیانێتکن سەرکەفتن یا وڵاتێ مەیە سەرکەفتنش بۆی ڕۆژاوای کوردستانیش بۆ یەکیتی و اتفاقا کوردال ور دلێ من جەم وەیە ئەژوو حەستکم جوان حاجۆ